کوردستانیانی خۆشەویست ئەو کاتتان باش لە دامەزراوەی چار و لە بەرنامەی چارلاین جارێت تراتینەوە خزمەتان بۆ تاوتێکردنی باسێکی زۆر گرنگ 20 ساڵ لەمەوبەر لە 4 ئاپریلی 2004 لە بنارەکانی قەندیل لە کۆنگرەی یەکەم پارتێکی تازە بەناوی پارتی ژیانی ئازادی کوردستان هاتە نێو مەیدانی سیاست لە کوردستانی ڕۆژهەڵات ئەم پارتە بە هاتنی کۆمەڵێک ئاڵوگۆڕی دروست کردووە دەنگدانەوەیەکی گشتی لە فەزای سیاسی وە کۆمەڵاتی لە کوردستانی ڕۆژهەڵاتی ڕۆژ لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست کرد بۆ قسەکردن لەسەر ئەم ڕەوتە سیاسیە بەناوی بەرنامەکەمان بەناوی پژاک لە دامەزراندنەوە تا ئەمڕۆ کە 20 ساڵ بەسەر چالاکی ئەم ڕەوتە سیاسیە تێپەڕەبێ ئەمانەوێت لە بەرنامەی چارلاین گفتوگویەکی تایبەت و هەڵسەنگاندنی بۆ مێژووی ئەم پارتە بکەین و بەرنامەی چارلاین میوانداری کردووە لە هەریەک لە بەڕێزان کاک ڕەحمان حاجی ئەحمەدی سەرۆکی پێشووی پژاک کاک عەبدوڵڵا حیجاب چاودێری سیاسی و میوانی بەشدار لە یەکەم کۆنگرەی پژاک کاک شەماڵ بەشیری کادری باڵای ئەم پژاک وە بەرپرسی پەیوەندیە دەرەکیەکانی پژاک و من و کاگەمینیش لە دامەزراوەی چار لەگەڵتان بەشدارە بین بۆ ئەم گفتوگۆیە سەرەتا بەخێراتنی هەموو لایەکەین وە سپاسی تایبەت بۆ کاک ڕەحمانی حاجی ئەحمەدی کە سەرەڕای ئەوەی کە تەندروستی زۆر باش نەبوو کە نەیدەتوانی مساحبە بکە بەڵام داواکەی ئەمەی ڕەت نەکردەوە و سوپاسیەکەین کە بەشدار بووە سوپاسی بەشداربوانی تریشەکەین با لە کاک ڕەحمانەوە دەست پێ بکەین هۆکارەکان وە زەمینەی دروستبوونی پژاک لە چیوە هاتە و هۆکار و زەمینانە چی بوو کە وای کرد کە پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک دروست ببێ لەبارەی پێکهاتنی پژاک دەبێت بڵام پژاک پێویستێکی سەردەم بوو چونکی وەختێک پژاک لەدایک بوو جەمهوری ئیسلامی لە هەموو حاڵەتەکاندا پێوا بوو کە ئیدی هیچ شتێک نەماوە بە نێوی حرەکەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و حاکمە بەسەر وەزعی کوردستاندا بەڵام لەو وەختەدا پژاک لەدایک بوو کە ئیدی پژاکیش هەم دەمەوقەیەکی باشدا لە زمانێکی باشدا زمانێکی باش بەو معنایە کە ئیدی هیچ ئومێدێکی جەمهوری ئیسلامی گەلی کومێت بوو لە کشانەوەی حیزبەکان بۆ سەر چیاکان و بۆ قەندیل و بۆ قەندەنا بۆ ئەو جێگانەی کە ئێستا لێ مەخەڵن دیارە لێ دەرکراون نەماون بەڵام پژاک لەو وەختێدا لەدایک بوو و گەلی کورد بۆ چونکی پژاک زمانێکی لە سەردەمێکی باشدا لەدایک بوو سەردەمێکی کە دانیشتگاکانی ئێرانی ڕاوەڕێکەوت دانیشتووەکان ئەوانەی کە دەرسیان تەواو بوو یا ئەوانەی کە دانیشتوو بوون هاتڕیان کردە خەندیلی ڕوویان کردە هەواڵانی پێکاکە ڕابطەی باش بوو لەگەڵ ئێرانێ لە وەزعی ئیستیفادەی کرد کە دەستی جوانان وەختێک کە ئامادە بوون بڕیاری ئەوەیاندا کە شتێک دروستکەن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دیارە هەر ئەو دەمی هەتا ئەو بڕیارە کەوتیانی عەمەل دەپێش یەک کۆنفرانسی بۆ درا کۆنفرانسەکە بڕیاریاندا کە حیزب دروستکەن 4 مانگی 2004 بە ئامادەبوانی نزیکەی 200 شتێک کە زیاتر لە 52یان لە وڵات ڕاهات بوو ئەوی دیکەیان لە دانیشتگاکانی ئێرانی و لە خەندیلی بوون کۆنگرەی پژاک پێکهات و پژاک هاتە مەیدانی سیاست لەو ماوەی 20 ساڵەیدا پژاک کارەهایەکی بێ کە واقعیەتی خۆی گەلی کورد نیشان دابێ و وەکی لە نەتیجەی کاریشی ڕادەر دەکەوێت پێم وایە کە پژاک هەروەشی کەمیشە هەموو کتومەوە ئێمە گومانە پژاک لە هیچ حیزبێکی کوردستانی باشتر نییە و لە هیچ حیزبێکی کوردستانیش خراپتر کوردستانی باشی و خراپی کارکرد و عەمەلی وی نیشانی دەدا
بەڵام دەبێ ئەوەش بڵین کە لە دەسەرەتاوە حیزبەکانی ڕۆژهەڵات زۆر دژایەتی پەژاکیان کرد و دیجان کە نەتیجەی نییە بێ سەمەرە وازیان هێنا جارێکیان کوت پەژاک هەر پێکایە دەچێتە ئەو بەریولێتەوە دەبێتە پەژارێک دیان کوت پەژاک هەڵخڵاوی ڕۆژهەڵاتی کوردستانی نییە نەهای زۆر عەجیب و غەریبێ ئەوەش شتێکی تایبەتی نییە شتێکی غەریب نییە بەڵام بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەر حیزبێک ئێستا سبەینێک دروست بێ خەڵکەکان ئاوا ڕووبەڕووی دەبن و دژایەتی دەکەن دەسوڕەتێکی لا چەند حیزبایەتی لە هەموو کانی دنیاە بە شتێکی پۆزراوە بەڵام شەرتێک کە ئەو حیزبانە سنووری دەربازی فکر بکەنەوە هیچ حیزبێک بەتایبەتی حیزب پەژاک خاوەنی ئیدیۆلۆژی خۆیەتی بەپێی ئیدیۆلۆژی خۆی خەڵک دەبێ بیناسێ و بەپێی ئیدیۆلۆژی خۆی کار و ئیدیۆلۆژی پەژاک هیچ فەرقی هەیە لەگەڵ هەموو حیزبەکانی دیکە ئەوەیە کە مەیدانێ بەرگری نییە بۆ هیچ حیزبێکی دیکەی کوردستانی و دژایەتی هیچ حیزبێک چونکی لە ئێرانێ وەزێک نهاتۆتە پێشێک کە ئینتیخابات بکرێ و بزانین کەها حیزب چەندی خەڵک لەگەڵ و چەندی لەگەڵ نییە هەر حیزبێک کە تازە دروستیش دەبێ ئەگەر 19 نەفەری لەگەڵ بێ خۆی بە گەورەترین حیزب دەزانێت بە حەقی خۆیەتی با بزانێ بەڵام کار و فعالیەت و ئاکتیڤیتێتی دەردەکەوێ کە سبەی ڕۆژێ چەندی خەڵک لەگەڵە چەند ڕاستای داخوازی گەلەکەی لا کاری کردووە بۆیە ئەمن پێم وایە کە ئەوڕۆکانە بڕێک زەمان چۆتە پێشەوە 20 ساڵی بەسەردا چوو هیوادارم کە حیزبەکان دژایەتی یەکتر نەکەن بە عەکسی ئەوەی یەک بگرن لە مقابل دوشمندا یەک بگرن ببنە نمونە بۆ پارچەکانی دیکەی کوردستانی هەرچەند ئێمە دەتوانم بڵێم کە ئەمە لە پاشینە تۆ تەماشای باکووری کوردستان ئەو مزگەوت نەخۆشیی کە لەوانێ دەستوریدا کە فەرمانداری شەهرەداری هەڵبژێردراوی گەل لەوانێ لە شغڵی خۆیان لابردە سۆدەجدا 55.9% دەنگەکانی هێنابووە بەڵام خەڵک چون پەروەردە کراوە هوشیارە هاتە سەر خەیابانێ و مەحشەریان بەپا کرد ئاخرەکە بەپێی ئەوەی کە تا ئێستا خەبەر دەرکەوتووە ئەردۆغان عەقەبنشینی کرد باشەکشەی کردووە ڕێی خەڵکیان قبوڵ کرد و سەرکەوتن هیوادارم کەەوە ببێتە نمونەیەک بۆ چالاکی و فعالیەتی حیزبەکان لە هەر چوار پارچەی کوردستان لە مقابلدا کە یەکگرتوو و بەڕۆی زۆڵم و زۆری و نەحەقی دێم وڵات کاک حاجیبا لە دێم وڵات ئەگەر ببوورە دێم وڵات پرسیارێک ئاراسی کاک عەبدوڵڵا حیجاب کاک عەبدوڵڵا جەناب میوانێکی بەشدار لە کۆنگرەی یەکەمی پژاک بووی جیاوازی ئەو هۆکارانە کە کاک حاجی باسی کرد ئەو جیاوازیە چی بوو کە لە کۆنگرەی پژاکە بینیت لە کۆنگرەی تەسیسیەوە دەیتوانی چ فەزایەک چ تەسیرێ لەسەر فەزای سیاسی ڕۆژهەڵاتدا بنا ئەو جیاوازیانە چی بوو کە تۆ پێشتریش ڕابردووت هەیە لە حزبێکی سیاسیە لە حزبی دموکرات بووی ئەو جیاوازیانە چی بوو کە تۆ لە کۆنگرەی پژاکە بینیت ئەگەر بۆ ئێمە ڕوونی بکەیەوە زۆر سپاس کاک سۆران کاگەمینی بەڕێز بۆ ئەوەی کە لطفتان کردو و زەحمەتتان کێشا ئەو کوبنەوەتان پێکێنەوە بە بڕوای منەوە زۆر هەنگاوێکی باشە یارمەتی دەکات بە جێگیرکردنی پلۆرالیزمی سیاسی سیستمی چەند حزبی و ذهنیەتی سیستمی چەند حزبی لە کوردستاندا بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە فلان حزب یا حزبێکی تر ئیدۆلۆژی چ بێ فکری چ بێ یا سیستمی کارەکەی چۆن بێ کارێک زۆر باشتان کردووە سڵاو ڕێزم هەیە بۆ بەشدارانی بەڕێز و 20 ساڵەی دامەزرانی پەژاک پیرۆزبایی داڵم بە ئەندامان و داهێنگران و دۆستانی پەژاک ڕاستە ئێمە کە کۆنگرەی دامەزرانی پەژاک بوو ئێمە وەک میوان بەشدار بوون وەک میوان تەنیا میوانێکی بڵێن بە هەڵکەوتیش نەبوو ئێمە
ئەودەم ئەندامی من ئەندامی کۆنگرەی گەل بووم ئەندامی سەرۆکایەتی کۆنگرەی گەل بووم جێگیری سەرۆکی کۆنگرەی گەل بووم کاک حاجی ئەندامی بەڕێوەبەری کۆنگرەی گەل بوو ئێمە کە داوەتکراوین بۆ کۆنگرەی پەژاک لەبەر ئەوە بوو کە ئێمە لەوێ بووین نەخشێکمان هەبوو لە سیاست گوزاری کۆنگرەی گەلدا ڕۆژی 19 مانگی 3 ساڵی 2004 کۆنسەی سەرۆکاتی بەشێک لە کۆنسەی سەرۆکاتی کۆنگرەی گەل کۆبوونەوەیەکی بوو لە پەیوەندی لەگەڵ بەرنامەی کۆنگرەی پەژاک ئامادەکاری بۆ کرابوو من و کەسانێک کە لەو کۆبوونەوەدەون بەشێک لەوانە نەخشمان نەبوو لە داڕێژتنی پلانی کۆنگرەدا بەڵام بۆ میوانداری کۆنگرە بۆ میوانبوون لە کۆنگرەدا داوەت کراین وەزیەتەدا پێش هات کە لەناو خودی کۆنگرەی گەلدا کۆمەڵە مەسائلێک هەبوون کاک حاجی لەبیرێتی کاک حاجی من و چەند کەسی دیکە بەتایبەت کاک حاجی و من زیاتر بۆ چارەسەرکردنی ئەو کێشە نەوخۆیەی کە لەناو سەرکردایەتی کۆنگرەی گەلدا بوو ڕۆژی 9 مانگی 3 چوین بۆ کوردستان ئەودەم و لە قەندیل بووی ڕۆژی 19 مانگ باسم کرد کۆبوونەوەی بوو کە لەوێدا زوبەیر کاک زوبەیر وەک سەرۆکی کۆنگرەی گەل جەمیل بایەف وەک دامەزرێنەر و بڵێ مهرەی ئەسلی پەکەکە ئەودەم لە سەرکردایەتی کۆنگرەی گەلدا نەبوو بەڵام دەورێکی سەرەکی هەبوو لە حرەکەتدا دووران خاڵخان هەر بەو شێوەیە کاک حاجی سیپان ڕۆژهەڵاتی کە بەداخەوە دوای لە ڕووداوێکی گوماناویدا گیانی لەدەستە و شەهید بوو و من بەشدار بووین لەو کۆبوونەوەیدا داخوازی هەوڕێیانی ڕۆژهەڵات کە سیپان نوێنەرایەتی دەکرد ئەوە بوو کە کۆنگرە کەمێک بە دوا بخرێتەوەی کە ئەو جەبەی کە لە ناو کۆنگرەی گەلدا هاتۆتە پێشێ بڵێن کەمێک ڕوون بێتەوە کەمێک چارەسەر بکرێن بەڵام لەوێدا بڕیار درا کە کۆنگرە بتوێتی و ڕۆژی 24 مارس کۆنگرە دەستی پێ کرد کاک حاجی کردیەوە دیارە پێشتر کاک حاجی بۆ خۆی حتمما لەبیرێتەوە ڕەنگە باسی بکە لەگەڵ کاک حاجی باس کرا بوو کە هاوڕێیانی کۆنگرەی گەلیش پێیان خۆش بوو و پێیان باش بوو کە کاک حاجی کاندیدی بەڕێوەبەری بێ لە کۆنگرەدا ئێمە کە لەوێدا بەشدار بووین من یادداشتی قسەکانی ئەودەمم هەیە من پێم وایە کە هەر حەزبێکی سیاسی پێک دێ بۆ خۆی زەرورەتێک دەزانین یعنی زەرورەتێک دەبینێ بۆ ئەوەی پێک بێ لە ڕوانگەی منەوە ڕووداوەکانی دوای جیرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجاڵان ساڵی 99 لە ڕۆژهەڵاتی کوردستاندا زەمینەیەکی پێکێنا کە بەشێک لە خوێندکاران ڕووناکبیران داوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆیان فکری خۆیان بڵێن سیاسەتی خۆیان لە چارچێوەی حەزبەکانی دیکەدا نەدەدیت هەوڵ بدەن کە خۆیان ئۆرگانیزە بکەن لەگەڵ پەکەکە کەوتن لەگەڵ حرەکەتی پەکەکە کەوتن لە ناو پەکەکە و دواتر ناو کۆنگرەی گەلیشدا هەوڵی ئەوەیان دەدا کە بۆ خۆیان ڕێخستنێک دروست بکەن کە ڕووی خەباتی لە ڕۆژهەڵات بێ ئەو زەرورەتە لەلایەن ئەوانەوە هات لەلایەن بەشێکی خەباتکارانی ناوخۆییەوە هات کە پێیانەوە بوو کە لە چارچێوەیەکی نوێدا بە شێوەیەکی دیکە ئەوان دەیانەوەی خۆیان بەڕێخستن بکەن و ڕووی خەباتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بێ ئەوەی کە من ئەودەم بینیم و لە دەشەکانی ئەودەمیشتا هەمە ڕامگرتوون ئەوە بوو کە من ئەودەمیش باسم کرد لەگەڵ کاک حاجی و لەگەڵ هەوڕێیانی تریش باسم کرد ئەوانەی لە ناوخۆرە هاتبوون بەدڵێکی پڕ لە کوردایەتیەوە هاتبوون من ئەودەم لە کۆنگرەی پەژاکیشتا کوتم کە قسەم کرد لەسەر وەزعیەتی ئێران بەحسێکم هەبوو و نەواری بەحسەکەم ئێستا شەر هەیە لەوێدا باسم کرد من هەستم دەکرد کە لەوێدا من ڕوحی دموکراتم دەدیت ڕوحی کۆمەڵام دەدیت ڕوحی پەکەکەم دەدیت بەڵام ڕوحێکی گشتی کوردایەتیم دەدیت کۆمەڵە کەسانێک هەبوون بەتایبەت ئەوانەی لە ناوخۆ هاتبوون پەیامیان یەکگرتنەوەی هێزەکانی کورد بوو پەیامیان چالاکتربوونی هێزەکانی کورد بوو پەیامیان ڕوونکردنەوە یا بڵێن ئاشکراکردنی خەباتی کورد لە بەرامبەر ڕێژیمی کۆماری ئیسلامیشدا بوو وەک کاک حاجی باسی کرد شاردەوە نەبووە کە ئەودەمیش ئێستاش هێزەکانی سیاسی کورد لەوانە پەکەکە لەگەڵ ئێران پەیوەندیان بوو ئێستاش هەر هەیەە بەڵام ئەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتەوە هاتبوون زۆر بۆیان گرنگ بوو کە تێپەڕبوون لە سیستمی کۆماری ئیسلامی لە کۆنگرەی پەژاکیشدا گونجێنرا یعنی ئەو جەماعەتە پێیانەوە بوو کە سەرڕای هەبوونی پەیوەندی لە نێوان پەکێکێکی ئەودەم کۆنگرەی گەل بوو و ڕێژیمدا بەڵام لە عینی حاڵیشدا کوردی ڕۆژهەڵات گۆڕینی ئەو سیستەمەی دەبێت گۆڕینی ئەو ڕێژیمەی دەبێت چالاکتربوونی دەبێت چالاکتربوونی هێزە سیاسیەکانی دەبێت لە هەمووی گرنگتر من لەبیرمە کە لە
کۆنگرەی پەژاکدا وێنەی شەهید قاسم محەممەد و دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندی لە گۆشەیەکدان ڕابوو وێنەی شەهید فوادی مستەفا سڵتانی لە جێگایەک دیکەدان ڕابوو یعنی ڕوحێکی فرە حزبید لەوێدا دادیتران یعنی پەژاک وەک ڕێکخراوێکی سیاسی لە سەرەتای دامەزرانیدا زیاتر من هەستم دەکرد کە وەک جبهەیەکی کوردانە وەک جبهەیەکی کوردایەتی دەهاتە پێشچاو کە لە هەموو فکر و حرەکەتێکی ئەنسان تێدا دەدیت جەوهرەکە تێدا دەدیت هەرچەند موتۆری محرکی ئەو حرەکەتە ئەو جوانانە بوون ئەو گەنجانە بوون کە لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆیان فکری سیاسی خۆیان پێویستی سیاسی خۆیان لە چارچەوەی حزبەکانی دیکەدا نەدەدیت لەبەر ئەوەش پێیان وە بوو کە دەبێت خۆیان ئۆرگانیزە بکەن و لەسەر چارچەوەیەکی سەربەخۆ کار بکەن بە هەواهەنگ لەگەڵ خەباتی گشتی نەتەبەی لە هەر چوار پارچەی کوردستان بەبێ ئەوەی کە پێیان وە بێت کە چارەسەری پرسی کورد لەو کاتەدا دامەزراندنی دەوڵاتێکی سەربەخۆ لە سنووری شار وڵات دەیە هەدەفیانەوە بوو خەباتێکی سیاسی ئەگەر اجازە بە 30 ثانیە تەواوی دەکەم بە 30 ثانیە یعنی هەستم دەکرد کە هەدەفیان ئەوەیە کە خەباتی سیاسی کورد تێپەڕن بۆ قۆناغێکی قەلەمبازێکی سیاسی بێ بۆ ئەوەی کە خەباتێکی فرەڕەهەند هەبێ و لەو خەباتەدا هەموو لایە هەموو ڕێکخراوێک سیاسی جێگای هەبێ بەڵام دیارە ئەوان بۆ خۆیان پێیان بوو کە محوەریەتەکەی دەبێ پەژار بێ. بەڵێ کاک عەبدوڵڵا هەر ئیشارە ئەگەر بە کورتی باسیەوە بکەین کە لە کاتی دامەزرانی پژاک ئیشارەت بە کۆمەڵی کێشە کرد دوو باڵ هەبووە کە عوسمان ئۆجەلانی لە شوێنێ باسێکە کە ئەوان ویستیانە پژاک سەربەخۆ بێ و باڵی جەمیلبایی کە لە ئێرانەوە نزیک بوون و پکەکە پەیوەندی لەگەڵ ئێران هەبووەوە شتێکی ئاساییە کە بەشێ لە پارچەکان پەیوەندیان لەگەڵ وڵاتانی تر بە قازانجی مەسەلەی کورد هەیە ئایا ئەمە هۆکارێک نەبوو بۆ ئەوەی کە پژاک نەتوانێت ئەلتەرناتیڤی ڕوخانی کۆماری ئیسلامی بەرز بکاتەوە دەڵێن باڵی جەمیلباییک زۆر دژی ئەم ئامانجە استراتیژیە بوون ئەمە تا چەند ڕاستە من لە کۆنگرەدا بووم و ئاگاشم لە وەزعیەت هەبوو بە گشتی ئەوە سادەکردنەوەی ئەو خەباتەیە کە لەوێدا کرا بە بڕوای من و لە خشتە دەربردنی جەرەیانەتی سیاسیە ئەو دەم دوو باڵ نەبوو کاک عوسمان ئۆجادان و کۆمەڵێک بوون کە ئەو دەم لە کۆنگرەی گەل زیز ببوون چوون لە بەغدا دانیشتبوون کاک حاجی و من کە چوینەوێ بۆیە چوین ئەوان لەگەڵ خۆمان ببینە شاخی مطلقاً ئەوە دروست نییە کە وا بگوترێت کە عوسمان ئۆجادان و باڵی عوسمان ئۆجادان سەربەخۆیی پەژاکیان دەویست جەمیلبایق ئەوەی نەدەویست نه ئەو شتە من وەک مێژوو شاهدم کە بنەمای نییە لەبەر ئەوەی کە جەمیلبایقیش بە خۆی لە کتێبەکەی خۆیدا پێشتر لە مێژووی پەکێدا ئەو دەم نووسی بووی کە ئێرانیەکان بە فرتوفێڵن بە دۆستی کورد نین ئەوەی کە بۆ چوونی جیاوازیان هەبێ ڕەنگە بەڵام ئەوە دروست نییە کە ئەوە دەگوتێت کە بەڕێز عوسمان ئۆجالان لایەنگری سەربەخۆیی پەژاک بوو ئەوانەی دیکەنە ئەساساً ئەوانەی یارمەتیدەر بوون کە پەژاک بە ڕێکخراوێکی سیاسی خۆی بگرێ ببێتە ڕێکخراوێکی سیاسی سەربەخۆ بۆ مانەیە کە بێتە ڕێکخراوێکی سیاسی خاوەن سیاسەتی خۆی خاوەن بەرنامەی کاری خۆی جەمیلبایق و ئەو کەسانە بوون کە لەگەڵ جەمیلبایق بوون یعنی ئەوان پێیان بوو کە ئەو ڕێکخراوە دەبێت ببێتە ڕێکخراوە کە ڕووی خەباتی لە ڕۆژهەڵات بێت دەتوانێت ڕێکخنا لە شێوەی خەباتەکە بکرێت ئەوەی کە دەکوترێ من ناتوانم شاهدی بەوە بدەم. زۆر سپاس کاک شەماڵ دێنە لای جەنابە گەنجێکی ئەکتیف کە دەورێکی باڵات هەبووە لە پەیوەندیەکانی پژاک و لە بەهێزکردن و لە ڕێخستنی پژاک و لە سیاسەتەکانی پژاکە ئەو تایبەتمەندیانە چی بوو کاک حاجی باسی هۆکارەکانی کرد و کاک عەبدوڵڵا بەڕ ئەو تایبەتمەندیانە چی بوو پژاکی جاکرەوە لە پارتەکانی تریا ئەو هۆکارانەی کە وای دەکرد پژاک جیاوازتر بێ لەوانی تر بۆ بێتە هومێدیەک بۆ گەنجانی خوێندەواری ڕۆژهەڵات کە لە حیزبەکانی تریا لە ڕێخستنەکانی ترا نەبوو چی بوو کە وای لە پژاک کرد کە بێتە جێ ئومێدی تۆ هەزاران سەدان گەنجی وەکو تۆ کە لە زانکۆکانی ئێران وە کوردستانەوە ڕوو بکەنە پژاک وە بەشێک لە تەمەنی خۆتان لەو ڕەوتە سیاسیە ببانە سەر. زۆر سپاس کاک سۆران و ئێوە بەڕێزانی دەستگای چار و سڵاو ڕێزیشان بۆ کاک حاجی و هەم بۆ کاک عەبدوڵڵا ئەم دەمێت لێرەدا سەرەتا حەدیەقەل بە پێی ئەو مێژووە فەرمیەی کە پەژاک ئیرایی داوە و من سەردەمانێک تێدا بووم ئەم پێم وابێ سەڕاستکردنەوەیەک بۆ
ئەو باکرااوندە تاریخی کە بەڕێزان باسییان کرد پێویستە پێ وایە وا دروسترا ئێمە بازەوە بکەین کە پەژاک تەنها لە چوارچەوەی کۆنگرەیەکدا دانەمەزرا. پرۆسەی دامەزراندنی پەژاک بە بڕوای من ئەو بەدواداچوونانەی کە کاتی خۆی دەناو حرەکەتەکەدا بووم ئەو کات کردومە و کەسانێکی دیکەش دەگەڵی ئێمە لەسەرمە هاوڕا بووین و شتیش لەسەر ئەمە بە فەرمی نووسراوە ئەوە بوو کە پرۆسەی دامەزراندنی پەژاک بۆ 96 دەگەڕێتەوە. 96 ساڵی 1996 یەکەمین ئاشنایەتی و بەرخوردی بەرز عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ حیزبەکانی کوردستانی ئێران ساز دەبێت، بە تایبەتی بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هیندێک لە پێشمەرگە و ئەندامەکانیان. ئەمە دەبێتە دەریچەیەک بۆ ناسینی ئەو کەشوە هەوا سیاسی حیزبی تشکیلاتیە کە لە ناو کوردەکانی ئێراندا لە ئارادا هەیە و لە دەرەنجامی ئەو دیدار و دانوستانانە و لە هەمان کادا هێزەکانی پاکەکە و کاتە هاتوونەتە هەرێمەکانی قەندیل، هاتوونە ئەو شوێنانەی وەکو بۆتێ مەقڕەکانی حیزبی دموکراتی لێوێ ئاشنایەتی پێدا دەبێت. ئەوان هەست بە جۆرێک لە بۆشایەتی، جۆرێک لە خەلع دەکەن و ئەمە وەکو هەلێک دەبینن بۆ ئەوەی کە تێیدا کار بکەن. هەر بۆیە یەکەمین گروپی پەکەکە کە دەنێردرێتە ئێران دەناو کوردەکانی ئێراندا کار بکە لە ساڵی 96ەوە دەست پێ دەکات. گروپێکی 6-7 کەسی زیاتر لە کوردەکانی سووریا کە کوردی دەزانن لەسەر زمانی کوردی ئەوە حاکمن سەردانی ئێران دەکەن، دەچنە شارەکانی کوردستان لەوێ سەردانی مەهاباد دەکەن، دەچنە سنا، چەندانیان دەچنە ورمێ و هێدی دەگەڵ خەڵک قسە دەکەن، سەردانی زانکۆی تەورێز دەکەن، دەگەڵ بەشێک لەو خوێندکارانەی زانکۆی تەورێز ئاشنا دەبن و ئەوە دەبێتە سەرەتایەک بۆ کاروخەباتی ڕێخستنی ئەندامانی پەکەکە لە ناو کوردەکانی ئێراندا. دواتر ساڵی 2000 کە پرۆسەی ئاشتی لە نێوان پەکەکە و لە پرۆسی ئاشتی باشتروا بڵم ئاگربەس لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا ڕادەگەندرێ، زۆربەی هێزەکانی پەکە پاشەکشیان پێدەکرێتن لە هەرێمەکانی قەندیل جێگیر دەبن. ئەو کاتە ساڵی 2000 کۆنفرانسێک لە قەندیل دەگیرێ بە ناوی کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ئەم کۆنفرانسە لە ژێر سێبەر یا بڵین لە ژێر تیشکی ئەو دیدارانەدایە کە پارێزدەرانی ئۆجەلان و ئۆجەلان لەو سەردەمادا دەیکەن و بە جۆرێک هەوڵێکە بۆ قبولکردنی نەزمی جیهانی و نەزمی منتەقەواتە چارەسەرکردنی کێشەی کورد لە وڵاتانەیدا کە کورد تێیدا دەژی و هەتاو کاتە پەکەکە کە خۆی پێ حیزبێکی کوردستانی بوو دەهویست ببێتە حیزبی هەر چوار پارچەی کوردستان بڕیار دەدا لە جیاتیەوەی کە حیزبی هەر چوار پارچە بێ بۆ هەر پارچەیە حیزبێک ساز بکە و لەو چوارچەوەیدایە حیزبێک بۆ باشووری کوردستان ساز دەبێ، یەکدانە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بزوتنەوە ساز دەبێ، بزوتنەوەیەک بەناوی بزوتنەوەی یەکێتی دموکراتیک، فارسیەکەی دەبێتە جۆمبەشێ اتحادیە دموکراتیک، بزوتنەوەیەکی بە هەمان شێوازیش بۆ کوردەکانی سووریا ساز دەبێ لەو قۆناغە بوولاوە قەرارگای تایبەت بۆ حیزبانە بۆ بزوتنەوەانە ساز دەبێ، کادری تایبەت بۆوانە ساز دەبێ. بەڵام وەکو ئەوەی کە ئێستاکە من باسم کرد ئەو قسانەی کە بەڕێز حاجی ئەحمەدی و کاک عەبدوڵڵاش باسییان کرد نیشان دەدا کە ئێمە ناتوانین باز لە پەژاک بکەین ببێەوەی کە باز لە پەکەکە بکەین، واتە پرۆسەی دامەزراندنی ئەم حیزبە یا DNA ئەو حیزبە پەیوەستە بە پارتی کرێکارانی کوردستانەوە و بێگومان ئەوەی کە لەم قۆناغەدا پێمەوەسە پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە لەو قۆناغەدا گرنگ بوو هەر ئەوە نەبوو کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ماوەیەک بوو بۆ نمونە لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستانی ئێران دابڕابوون لە هاتبوون لە مەقڕەکانیان لە شارەکانی باشووری کوردستان جێگیر ببوون بە پێچەوانە خەلەیەکی فکری خەلەیەکی سیاسیش لە ئارادا بوو. ئەم بۆشایەتی وای کرد بوو کە ئەو جیلەی کە لەو سەردەمەدا دەهاتە کایەوە کە من بخۆم بەشێک لەوانم لە لێگەڕینێک دابین کە یا کۆمەڵێک پرسیار ساز بوو چ بوو کە بزوتنەوەی کورد لە ئێران تووشی ئەم شکستە بوو، هۆکارەکانی ئەم شکستە بۆچی دەگەڕانەوە و لەمە بەدواوە دەبێ خەباتێکی بە چ جۆرە بەڕێوە بچی ئەگەر ئەوەی کە تا ئێستاکانە هەیە شکستی خواردووە
و کۆمەڵێک تەجروبەش ئەم کاتان لەو قۆناغەدا لە ئارادا هەیە تەجروبەی پارتی کرێکارانی کوردستان هەیە لە تورکیا کە جۆرێک لە خەباتێکی تێکەڵاو هەیە هەم خەباتێکی چەکداری حیزبی هەیە هەم خەباتێکی لەگاڵ مەدەنی لە ناو شار و شارۆچکەکانی کوردستانی تورکیە و شار و شارۆچکەکانی خودی تورکیەدا لە ئارادا هەیە ئەمە جۆرێک وەڵامدانەوەی ئەم لێگەڕینە فکریە بوو کە ساز بوو هەر بۆیە لەو سەردەمەدا لە ساڵی 2000 بەولاوە و ساڵەوەی دموکراتیک ئێمە شاهدی ئەوەن کە لە زانکۆکان بەتایبەت لە زانکۆکان بەڵام لە زۆربەی شارەکانیش گۆڤار دەردەچن گۆڤاری خوێندکاری کە لەو کاتەدا ئەگە هەڵە نەکەم هەژماریان دەگاتە 24 گۆڤاری دانیشتجوویی کە لە دانیشگاکانی ئێران دەردەچن و تەمەرکوزی ئەم گۆڤارانە کارکردنە لەسەر شوناسی کوردی کولتوری کوردی مێژووی کوردی بە جۆرێک خوێندنەوەیەکی ڕەخنەگرانە بۆ ئەو مێژوویە یا تاوتۆکردنی ئەم بنەما کولتوریانە و سیاسەتێکی کە دەگەڵ ئەم قۆناغەی ئێرانی ئەو سەردەمە بگونجێ وەکو زانن سەردەمی ساڵانی 2000 سەردەمی ئیسلاحاتە لە ئێراندا بزوتنەوەی ئیسلاحات هاتوتە ئاراوە زەمینەی خەباتی مەدەنی لە ناو شار و شارۆچکەکان هاتوتە ئاراوە و ئەو گۆڤارانەش کە دەردەچن لە زانکۆکاندا لەژێر ئەو تەوژمای بزوتنەوەی ئیسلاحاتە لە ئێراندا کە دەست پێ دەکات و لەو پرۆسەیەدا دەوری هەبوو لە ئەوە کاگین پەکەکە چەند دەوری هەبوو لە یارمەتیدانی ئەو گۆڤارانەوە ڕێکچەند ڕێخستنەکانی ئەوان دەوریان نەبوو لە ئاراستەکردنی ئەوە لە نێو زانکۆکانە وەکوم گوتم ناکرێ ئێمە باز لە پەژا بکەین باز لە پەکەکە نەکەین و کاتێک ئێمە باز لە پەکە دەکەین پەکەکە تەنها وەکو حیزبێکی سیاسی کە هاتووە و یارمەتیدەری دێ خەڵک دەکەوانێ بەشێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتی پەکەکە دیان دەبنە ئەندامانی ڕێوەبەری بزوتن ئەو بزوتنەوەی کە بۆ کوردەکانی ئێران ساز دەبێت لەو قۆناغەدا بەشێکی زۆر لەو کادیرانەی کە دیان دەبنە ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی یەکێتی دموکراتیک کادیرەکانی یا کوردەکانی سووریان یا کوردەکانی تورکیان سەردەمانێکی زۆر لە سووریا لە لای ئۆزلان ماونەتەوە پەرسپەکتیڤی ئۆزلانیان لەلایە و ئەوانە بەشدارن لە داڕشتنی ناوەڕۆکی گۆڤارەکانەوە بگرە هەتا شێوازی چاپکردنیان و تەنانە شێوازی بڵاوکردنەوەی ئەم گۆڤارانەش لە ناو دانیشگاکان و لە ناو شار و شارۆچکەکاندا باشەمانە ڕۆژهەڵاتیانە ناسی کاک شەماڵەمانە ڕۆژهەڵاتیانە ناسی ژینگە و کللتور و پێکاتە و خوێندنەوەیان هەبوو بۆ بارودۆخی کورد لە ڕۆژهەڵاتەکە لە پارچەیەکی تری کوردستانەوات بوون کە بتوانن هەدەفەکەیان پێکن ئامانجەکان و باشی پێکن پرسیارێکە زەحمەتە ینی وەڵامدانەوەکەی زەحمەتە چونکە حساسیت تی زۆر هەڵدەکەی ئەم جۆرە پرسیارانە بەڵام دەتوانم بڵم جارێ یەکشتمان لەبیر نەچێ ڕاستە هەر پارچەیە تا کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە مێژووی خۆی هەیە کۆمەڵێک تەنانەت دابوونەریتی کۆمەڵایەتی خۆی هەیە زاراوەی خۆی هەیە ئاینی خۆی هەیە بەڵام لە هەمان کاتێشدا کۆڕەیەکی زۆر جیاواز هەسارەیەکی جیاوازیش نییە وانێ بەشێکە لە جوغرافیایە کە میسانانەتیدا ژیاون کەم تا زۆر ئاشنایەتیان دەگەڵ ئەم جوغرافیای هەیە و بە خەتی گشتی یا بە گشتی شارەزاییەکیان لەوێ هەیە بەڵام لە هەمە کاتیشدا ڕۆژانە کە کار دەکەن ئەمانە دەگەڵ کادیرانی خودی ئەو پارچەیەش کار دەکەن لەو قۆناغەدا وەکوکتم بە ئەگە نەڵم بەسەدان بەدەیان گەنجیش هاتوون بوونەتە ئەندامی ڕێوەبەری لەگەڵ شەپۆلی خۆپەشاندانەکانی سێ ڕەشەما کە ئەو کاتی گەلە کۆمەی ڕەفاندنی بەڕێز ئۆجەلانە شەپۆلێکی ئەگزار زۆر چاوەڕوان نەکراو کە سەرکردایەتی پەکە بخۆی چاوەڕوانی ئەم شەپۆلە لە بەشداربوونی گەنجەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی نەدەکرد ئەمانە دیان بەشدار دەبن و ئەم بەشداربوونە جۆرێک لە تێکەڵاویەک ساز دەکات کە هەم شناخت و ناسینی پارچەکانی دیکە لە لای ئەو جوانانەی ڕۆژهەڵاتی کوردستان ساز دەکات هەم جۆرێک لە ناسین و معرفیکردنی تایبەتمەندەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشە بۆ کادیرەکانی ناوپەکەکە کە لە پارچەکانی دیکەی کوردستانەوە دێت بەڵام ئەوە جوانی بڵام
جۆرێک لە ئینتەگراسیۆنە کە بە شەو ڕۆژێک پێک دیە دەتوانم بڵم لە هیندێک بواردا ئەم پرۆسەیە سەرکەوتنی بەخۆ بینی بەڵام هەتا ئێستاکانە لە زۆر بارانیشدا ئەمە چالنجێکە ئەمە جۆرێک لە کێشەیە جۆرێک لە قەیرانە و هەتا ئێستاکانەش لە زۆر بارانەوە دەتوانین بڵین ئەو پرۆسەیە نەیتوانی و پرۆسەیەکی سەرکەوتوو بێ هەتا ئێستاکانەش بە جۆرەکان جۆرێک لە نامۆیی جۆرێک لە بێگانەبوونیش لە ئارادا هەیە ینی زۆر باش کاک شەماڵ دێم وەلا دەگەر ئیجازەت دێ کاک نظری تۆ چی بوو لەسەر کۆی قسەکانی بەڕێز کاک حاجی ئەحمەدی و کاک عەبدوڵڵا حیجاب و کاک شەماڵ ئەگەر نظری تۆ لەو بوارە لەسەر هۆکار و زەمینەکان بەڵێ زۆر سپاس سەرەتا بۆ بەشداری میوانە عەزیزەکان لە ڕاستیە ئەگەر وەکو تەوەرێک لە بەرچاوی بگرین بڵێن زەمینەکان و هۆکارەکانی دروستبوونی پژاک جیاواز لەوە ئەو چەند خاڵەکە کاک شەماڵ ئاماژەی پێکرد کە دیارە وەک هۆکارێکی دەرەکیە کە هەوڵێکە لە دەرۆی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دروستکردنی بزاوێ یا بزوتنەوەی یا حزبێک بەڵام بێجگەلەوە چەند شتی سەرەکی بوو کە ینی کاریگەر بوو لەوە کە گەرایەک بێت بۆ ئەوە کە جەزابیەتێک یان سەرنجڕاکێش بوونی خودی پەکەکەەوە دواتریش پژاک لای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەرجەستە ببێتەوە بێگومان پێم وا بە سەرەکی ترین هۆکار ئیسفەندی یان ڕەشەمەی 1370 هەتاویە دوای جیرانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی بەندکراوی پەکەکە کە ئەو ئەگیردرێت ینی خرۆشێکی جەماوەری لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست ئەبێەوە خەڵک دێنە سەر شەقامەکان و هەرچەند حکوومەت خۆی ینی ئەو وەختە کە کاناڵی خەبەریەکانی کۆماری ئیسلامی هەواڵی یەکەمیان جیرانی وەکو جیرانی کەسێک باسیە کرد کە بێگومان ئەویست کە ئەو کێشانە کە خۆی بوون ئێران لەگەڵ تورکیا ئەویست ئیستفادەی لێ بکە و بیکا بە فشارێک بەڵام بەرحاڵ ئەمە بەعکسەوە نەتیجەکەی بەعکسەوە بووە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان جۆرێکی تر جوابی ئەوەیانداوە ئەوە بینین هەزینەیەکی زۆریشترا و ئەمە بوو بە باعث ئاشنایی کوردی ڕۆژهەڵات لەگەڵ پەکەکە دواتر کرانەوەیەکی سیاسی لە ئێرانە ڕوویدا بوو ئەو کرانەوە سیاسیەوە بوو کە ئیسلاحات لە ئێرانە بوو و جیلێکی تازە نەسڵێکی تازە کە دابڕاو بوون تا ئەنازەیە لە پێشینەی خۆیان ئەم نەسڵە تازەیش بەشێکیان کە من پێم وابێ پژاک حزبێکی نخبەگەرایە نەبوو لە ڕاستیە لە ڕۆژهەڵاتی کوردستانانی ئەوەیش کە هەم کاک حاجی و کاک شەماڵیش ئاماژیان پێکرد زۆرتر لە زانکۆکان نبوو و ئەوەیش نەبوو بڵێم کە هەمووی هەر ئەوان بوون ئەوانیش بەشێک بوون بەڵام جەزابیەتی خەباتی چەکداری ئەوانی زیاتر بەرجەستا کردو ئەو کاتە یعنی خەباتی ئەبینین کە کۆمەڵە تووشی انشقاق بووە دابڕانێک بووە دابڕاون حیزبی دموکرات دوو سەرکردەی ترۆر کراوە و جۆرێک نەکسەیەک ئەو داکەوتنێکە بینین بە بزوتنەوەی کورد لە ئێرانە ئەمە لەلایەکی تریشۆ ڕاگەاندنی بەهێزی پەکەکە ئەوەش پێم وابێ هۆکارێکی زۆر گرنگە کە ئەو کاتە کوردی ڕۆژهەڵات ینی کاریگەری زۆری بوو لەسەر کوردی ڕۆژهەڵات و ئەو شگردەکە لە ڕاگەاندنا بووی ڕاگەاندنێکی بەهێزی بوو چ لە کاری ڕێکخستن و لە چکاری میدیایی حتا لە زانکۆکانی شاکە من بۆ خۆم شایدی بووم ئەوانە یەک مەسئلەی تریش مەسئلەی کرماشان و ئیلام بوو کە بۆ یەکەم جار ئەمان بەرجەستایان کردو و هەوڵیشیان بۆ دا تا ئەنازەیەک و تا ئەنازەیەکی سەرکەوتوو بوونتیا ئەمانە بە نەزەر من وای کرد ئەو هۆکار و زەمینانە بوو کە توانی هەم پژاک دروست ببێەوە تا ئەنازەیەک پێش بکەوێت بەڵام من لێرە حەزەکەم ئەم تەوەرە دابخەین ئەگەر هاوڕێیانی تر قسەیەکیان نەبێ ئەمەوێت لە کاک حاجی بپرسیم لەسەر استراتژی و بیرروباوەڕی پژاک ئێمە ئەبینین لە سەرەتا بەحسی فدرالیزمەکرێ وەکو استراتژی ئەگەر لە هەندێک ئەسنادا هەیە هەرچەند ئێسەکە لە ئینتەرنێتە گەڕی بەداخەوە زۆر بەشێک لەو شتانە نەماوە یا دەست ناکەوێ یا بەردەست نییە کە کلیکیەکەی بەڵام ئەبینی لە قۆناغێکە لە سەرەتاکان و باسی فدرالیزم ئەکرێت دواتر ئەبێ بە کۆنفدرالیزمی دموکراتیک
وەکو خەتی استراتژی پژاک جا من ینی حەزەکەم ئەو پرسیارە ئاوا بەرەو ڕووی کاک حاجی بکەینەوە کە پژاک بەپێی کامە پێوەەر ئەو استراتژیەی بۆ ڕۆژهڵاتی کوردستان دیاری کرد ئایا وابەستەبوونی یا گرێدراوبوونی بە پەکەکە ئەو بۆی دیاریە کرد یا بەپێی خوێندنەوەی خۆی متالعی خۆی لەسەر وەزیەتی ئێران و ڕۆژهڵاتی کوردستان ئەو استراتژیە دیاری کرد لە کۆنگرێ یەکڕا هەتا 2 ساڵی کار کرد پەژاک لەسەر مەسەلەی فێدرالیزم بەڵام دوایە بۆمان دەرکەوت کە دیارە من ئەو مەوزوعەم مەسرح کرد چونکی من ئەو مەسەلە زمانی خۆی لە حزبی دموکراتدا لەگەڵ دکتۆر قاسملوو مەسرح کرد کاک ڕەحمان ئێمە باسی خودموختاری دەکەین خودموختاری یا فێدرالیزم مەرجی هەیە سنووری هەیە وەجاری یەکەمیش نییە کە لە مێژوودا بە وجود دێت زۆر وڵاتان خاوەنی حکوومەتی ئۆتۆنۆمن و خاوەنی حکوومەتی فێدراڵن هەموو مەرجیان هەیە مەرجی مە دەگەڵ مەرجی ڕۆژهەڵاتی کوردستان دەگەڵ بەقیەی ئێرانی چۆن دەبێت بڕێکی فکر کردەوە گوتی کاک حاجی ئێمە تەنها یەک ڕێگامان هەیە ئەویش ئینتخاباتە دەبێت ئینتخابات بکرێت چێ دەگەڵ خودموختاریە یا چێ دەگەڵ فێدرالیزمە چێ دەگەڵی نییە دیارە ئەو دەمی ئەو سوالە جوابی زۆر شتی تێدا بوو بۆ ئێمە کە پێمان وا بوو پرسیار لە خەڵککردن یا ڕێفراندومکردن یا ئینتخاباتکردن بە زەرێری 100% گەلی کورد تەواو دەبێت چونکی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشی زۆری ئاسیمیلە بوو شارە گەورەکان ئەکسەریەتیان ئازەری بوون لەبەرەوەی کوتمان چ بکەین باشە ئەگەر باسی فێدرالیزم بکەین کوردی خوشانێکی کوردی دەوروبەری قومێکی کوردی دەوروبەری ئەمن هەر پاشان مەتالعام کرد تەماشا دەکەم دەوروبەری قومێ هەموو عەشیرەی کوردن زمانی کەریم خانی زەند بۆ منتەخب کراون لە شمالی ئێرانێ باکووری ئێرانێ کوردی لێیە ئەمە لەوانە چ بکەین دەوروبەری تارانێ کوردی لێیە چ بکەین بۆیە هاتینە سەر ئەو فکرەی کە باشترین و گونجاوترین سیستیم بۆ ئێرانێ سیستمی کۆنفێدرالیزمی دموکراتیکە کە ئەو ملەتانە لە هەر شۆ هەن بە فەرهەنگ و زمان و کولتور و ئاداب و نەڕی خۆیان بتوانن بژین و خۆیان ئۆرگانیزە بکەن و کاری کۆمەڵایەتی خۆیان جێبەجێ بکەن عیلەتەکەی ئەوە بوو نە سەرچاوەیەکی دیکەی نەبوو چونکی کۆنفێدرالیزمی دموکراتیک بۆ ئەو گەلانەی کە لە ئێرانە نەتوو فکر بکەوە بزانە ئازەری لە چۆڕا هەتا چۆ ئازەریە لە منتەقەی خوزستانێ بزانە چەندی ئازەری لێیە لە منتەقەی شمالی ئێرانێ بزانە هەموو نەتەوەکانی لێیە باش ئەو نەتەوانە بە چی سیستیمێک دەتوانن پێکەوە بژین بەڵام لە ئەسڵدا شعاری سیاسی پەژاکی لە فەلسەفەی سەرۆک ئاپۆڕا هەڵدەقڵاویش ئەوەیە کە بۆ ئێرانێ بەرابەری و وەک هەوینەتەوەکان مافی وەک هەوینەتەوەکان ئەو مافی وەک هەوینەتەوەکان یانی چی یانی هەتا ئەو دەمی کە نەتەوەی چکۆلەترین نەتەوەش ئەو ماف و حەق و حقوقەی نەبێت کە فارس هەیەی تۆ ناتوانانی بڵێ لە ئێرانە دموکراسی هەیە دموکراسی ینی ئەوەیە نەتەوەیەک هەرچی کەم یا زۆر بێ دەبێت بە فەرهەنگ و کولتوری خۆی بژی بە مافی نەتەوایەتی خۆی بژی نابێت فەرق و جیاوازی هەبێ مابینی نەتەوەکان بە ڕێگای زیادی و کەمی نەتەوەکان ئەوە بوو کە پەژاک بەو فکرەی گەیشت کە سیستمی کۆنفێدرالیزمی دموکراتیک گونجاوترین و باشترین سیستمە بۆ وڵاتێکی وەک ئێرانێ کە نەتەوەکان ئاوا لەگەڵ یەک تێکەڵ ببوون و سنوورەکانیان دیاری نەبێت باشە ئێمە لە ماکۆیە ڕابگرە حتا دەگاتە هەمەدانێ مەرزمان هەیە دەگەڵ ئازەریەکان ئەو مەرزانە چۆن مەرزمان هەیە دەگەڵ عەرەبەکان مەرزمان هەیە کە ئەگەر ڕۆژێک لە ڕووی مەرزەوە ڕەفتار بکەین بە هەزاران و بە دە هەزاران و بە سەد هەزاران خەڵک دەبێتە قوربانی و بە سەدان ساڵ نائارامی ڕوودە ئێرانە دەکات
بەڵام ئەگەر نەتەوەکان لە هەر جێگایەک کە هەنە لە هەر شوێنێک کە هەنە بە فەرهەنگ و کولتوری خۆیان بژێن ئەو مشکلاتانەش حەل دەکات. زۆر باش کاک حاجی با من پرسیارێکتر ئاراستە بکەم هەر لەو ڕوانگەوە کە تۆ بی بە سەرۆکی پژاک لە سەرەتای لە دوای کۆنگرەیەکەوە یەکەم جیابوونەوە لە پژاک ڕووەداوە کۆمەڵە لە کادرە باڵەکانی پژاک کە خۆیان بە دەسەی دامەزرێنەری جەزانن جیابنەوە هۆکاری فکری وای کرد کە ئەمانە لە پژاک دابڕێن یا ململانەی شخصی بوو لە ڕاستیا وای کرد کە دابڕێن ئەو ناوەڵە ئەوە دەستێوەردانێک بوو جا لە چۆرە نازانم بوو دەستێوەردانێکی دەرەکی بوو بۆ لە بینبردنی پەژاکی بەڵام پەژاک لەوەی زۆر محکەمتر بوو بۆ خودی خۆم ئەوانەی کە جودا بوونەوە لە سولەیمانی ڕاست هەندین جار تەلێفۆنیان دەگەڵە من کردووە کە دیان کوت هەواڵ حاجێت تۆ نازانی کە فڵان و فڵان و فڵانیش کە ئێستا دەگەڵ تۆن ئەوانیش هەر دەگەڵ ئێمەن ئەوە عیلەتەکەی چی بوو عیلەتەکەی ئەوە بوو کە دەیانویست پەژاکێکی تازە دروستکەن هەم لە سولەیمانی هەوڵ دەدرا هەم لە هەولێرێ لە هەولێرە دەدوادا دەرکەوت کە ئەوانەی لە سولەیمانی بوون ڕێک نەکەون ئەمن بڕێک مەدرەک بۆ ناردن کوتم کاکی خۆم ئەمگۆ بە قسەی ئەولای مەکەن جوابی میژ مەدەنەوە جوابی ئەو سوالانە بدەنەوە کە ئەو ڕوو مەسرحە لە کوردستانی یەکێ لەو تەوەرانەی کە کاگەمین وروژاندی ئەوەیە لە استراتیژی پژاکە پەیوەندی لەگەڵ هەر لە سەرتاوە گرژێک لە نێوان پژاک وە لایەنەکانی تری ڕۆژهەڵات دروسە بێ پژاک پلانی چی بوو بۆی بتوانێت ئەم گرژیانە ئاسایی کاتەوە دیارە لە دوای ئەوەی کە دەرفەتێکی گەورە بۆ پژاگە ڕەخسەیە کە ئەوش دەستپێکردنی خەباتی چەکدارەیە کە جایە کاتەوە لایەنەکانی تر و دووهەم پێم وایە سەردەمی زێڕینی پژاگە و کاتەیە کە لە پەیوەندی لەگەڵ ئەحزابی کوردستانی کە یەکەم جیابوونەوە لە حیزبی دموکرات ڕووەدا و دوایەوەش لە کۆمەڵە ڕووەداوە ئەو لایەنانەی کە جیابنەوە هەم پەیوەندی بە پژاگە گرن وە لە چاوپێکەوتنەکانیانە دەڵێن دەبێت پژاگەکو ئەمرێکی واقع قبول بکەین پژاک چه هەوڵێکی هەبوو بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانە ئاسایی کاتەوە لە کاتێکا کە پژاک بۆ خۆی لە منزومەی پەکەکەوە دێوە پەکەکەت تا ڕادەیەکی زۆر بەسەر بڕیار و بەرنامەکانی زاڵە پژاک بۆ ئەو بەریەکەوتنانەی هەبوو لەگەڵ لایەنەکانی تریان لایەنەکانی تر بۆ پژاکیان بە حزبێکی ڕەسەر نائازانی هەرچەند بۆ خۆمە و جۆرە لە دابەشکارین پێ هەڵەیە حزبی ڕەسەن و حزبی ناڕەسەن یا حزبی کۆن و حزبی تازە حزب بە بەرناماچێتە نای خەڵکەوە بە ئایدیاکانی دەتوانێت و فەزای سیاسی کوردستانیش فەزایەکی پانوبەری نەجێ هەمووانی تا دەبێتەوە ئەو گرژی و ئاڵۆزیە چی بوو کە لە نێوان پژاک و لایەنەکانی ترا ڕوویەدا گرژیەکە ئەوە بوو کە ئەوان ئەوە فەرهەنگێکە فەرهەنگێکی سیاسیە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەختێک کە حیزبێک جودا دەبێتەوە نێوی سەیری سەمەرەی پێوە دەنێن مەسەلەن جەماعەتێک کە لە حیزبی دەموکرات جودا بوونەوە نێوان نابوون لادەر خەلادەر لە چی لادراوە لە چی لادەدەن چی شتێکی ئیدئۆلۆژی فەرقیان هەیە کە بڵێ لەو ئیدئۆلۆژیەی لادراوە حیزبی دموکرات بۆ خۆی ئەندامی کۆمیتەی مەرکەزی ئەوە شەماڵ لەوێ دانیشتووە هاتن لە بروکسیلێ لەگەڵ ئێمە دانیشتن دوو ئەندامی کۆمیتەی مەرکەزیان ئێچیان لێرە ڕادستی پێکرد کوتی ئەمە ئیدئۆلۆژی بە شتێکی خراپ دەزانین ئیدئۆلۆژی مەشی ئینسانەکان دەشواتەوە ئیدێمەش هیچ دەنگم نەکرد ئەوە شەماڵ لەوێ دانیشتووە وەختێک کە ڕۆیشتن کوتم شەماڵ دەزانی بۆ جوابم نەداوە کوتی بۆ کوتم ئەوە زۆر ئەحمەقە زۆر ببورن ئەو با ئەوەی لە زۆر جێگای دیکەش باس بکە ئەگە جوابم دا باوە باسی نەدەکرد بەڵام مەسەلەکە ئەوەیە ئەوە فەرهەنگە چ لە حیزب جودا بێەوە چه حیزبی دیکە دروستکەی ئەمن مطمئنم کە سبێنە حیزبێکی دیکە دروست بێ هیوادارم کە دروستی بێ دیسانەکانە ئەو حیزبانە هەموو لێ ڕاز دەبنەوە دەست دەکەن بە هات و هوت و بە تەجزیە و تەحلیلی مشخصی خۆیان کە سەر بە جێگایەکی و کەنۆکەری فڵان جێگایە و ئەتۆ بزانە هەر ئێستا پاش ئەو هەموو ساڵی ئەو هەموو سەرکەوتنێک کە پێکاکا بە وجودی هێناوە ئێستاش دەڵێن پێکاکا سەر بە ئێرانێ پێکاکا بەرنامەی ئێرانێ بەڕێوە دەبا باشە پێکاکا چەند پێشمەرگەی حیزبی دەموکراتی کوردستانی ئێرانی تەحویلی ئێرانێ داوەتەوە لە چۆ خزمەتی کردو کە خزمەتەکەی مەربوط نەبێ بە خزمەتی سەراسەری کوردستان بەڵام ئەوە حەسوودیە ترسە حەسوودیش
ترس لە حەسوودی ڕابە وجود دێت ئەوە حەسوودیە لەوەی کە پێیان وایە بەو شێوە پێش بە جوانانی کورد پێش بە خەڵکی کورد دەگرن ڕوو بەو حیزبانە نێن کە تازە دروست دەبن یا تازە دێنە مەیدانی سیاست لە دەکەی ئەوەیە لەنا پەژاک لە ڕۆژی ئەوەڵەشەوە کە من بەرپەرز بووم ئەمن جوابی ئەو ئیتیهامانەی ئەوانە پەژاکیان دەکرد جوابم داونەوە و بە حیاتی خۆشم دژی هیچ حیزبێکم قسە نەکردو بەغەیر از ئەوەی کە جوابم داونەوە هەر بۆ شێوەش جوابی کۆمەڵی زەحمەت کێشان و حیزبی دموکراتی کوردستانم داوە بەڵام ئەوان دەستیان هەڵ نەدەگرت ڕاهبەری یەکێک لە حیزبەکانی دموکرات سێ مانگ لە پێشەوەیدا کە ببێتە بەرپرسی ئەو حیزبەی کوتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەبێ پەژاک سیاست ناکرێت وەختێک کە ئینتیخاب بوو ئەو زار لە حنەکەی گۆڕی کوتی پەژاک هەر پێکاکایە پێکاکا دروستی کردو بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆی باشە تۆ چۆن جوابێ بۆی دەدەیەوە جوابەکەیمیش هەر ئەوە بوو کاکە تۆ سێ مانگ لەوە پێش سێ جار مساحەبەت کردووە لە هەر سێکاندا دژی یەکترینە تۆ نازانی کە دوێنێ چت کتۆ و پێرێ چت کتۆ ئەوڕۆ دەڵێکی لەو چوارچێوەیدا دژاتی من دەگەڵەوان بوو بەڵام نەتیجەکەی کەوتە پاش من کە ئیدی ئەوان وا دیارە ویستیانە کە خەتاکەی هەموو بخەنە سەرشانی حاجی ئەحمەدی وەلا حاجی ئەحمەدی نەماوە ئیدی اختلافاتیش نەماوە هیوادارم وابێ هیوادارم اختلافات نەمێنێ یەکگرتنەوە هەبێ لێک نزیک بوونەوە هەبێ بەڵام حیزبەکان بە پێی ئەو ئیدئۆلۆژیە کە هەیەە خۆیان معرفی دەکەن لە نێوگەل خۆیان بە خەڵک دەناسێنن هیچ حیزبێکی دیکە ناتوانێت ئەو ئیدئۆلۆژیەی کە پەژاک هەیەی بیکاتەی خۆی بە خەڵکی بڵێ خەڵک ئێستا نەخێندەوار نەماوە زمانی خۆی زمانی کۆماری کوردستان لەو جێگایە کە کۆماری کوردستانی لێ پێکات باوەڕ کە 2% خەڵکی خوێندەواری نەبوو 2% هەرچەند لەسەر ئەوەش ڕا سیستیمێکی زۆر ڕێک و پێک و زۆر نەتەوەیان پێکێنە بەڵام ئێستا کە حزب دروست دەبن و بیر و باوەڕ هەنە و نەزەری مخالف هەنە مبارزەی سیاسیش ئەویانی ئەوەیە کە ما اختلافی نەزەرمان هەبێ کە بەحث بکەین پێکەوە لە یەکتر شت فێربین یەکتر تەکمیل بکەین ئەو کارانەی کە پەژاگیریەکە هەمویان دروست نین ئێمە چاومان لە زاری دژبەرانی خۆمانە کە بزانین لە چۆن ڕقمان لێ دەگرن ڕخنەکانیان چەند دروستن چەند دروست نین ئەوانەی کە دروستن بە دڵفراوانی لیان خۆڵ دەکەین و زۆریشیان سوپاس دەکەین کە لێیان فێر بوون ئەوانەی کە دروستی ژنین بە بیر و باوەڕی ئێمە نەزەرەکەمان بە خەڵک دەڵێن دەڵێن نەزەری مە حاجی دێمە وڵات ئەگەر اجازە بدەیت دێمە وڵات با بچینە لای کاک شەماڵ ئەو پرسیارەی کە ڕوبەڕووی جەناب تێکەمەوە ئەوەیە کە بۆچی پژاک تووشی ئەو ململانیانە بوو لەگەڵ حیزبەکانی تر و استراتیژی پژاک چی بوو بۆی پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانی ترا باش بەڵێ هەروکو کاک حاجی فەرمووی بەڕاستی فەزای سیاسی نەک هەر ئەو سەردەمێک کە پەژاک تێدا دەرکەوت و ساز بوو بەڵکو پێشتریش فەزایەک بوو کە لەژێر کاریگەری گوتاری حیزبی پێشڕەودا بوو حیزبی پێشەنگدا بوو ئێمە دەزانین کە یەکەمین حیزب یا بڵین دووەمین حیزب کە دادەمەزرێ حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە و لە پرۆسەیەکی دوور درێژدا تەنها حیزبەمان هەیە لە سەروبەندی شۆڕشی گەلانی ئێراندا حیزبی دووهەم دێتەکایەوە کە هەر لەو سەردەمەدا هاتنە ئاراوای حیزبی دووەم واتە کۆمەڵا دەبێتە هۆی پێکدادان نەکرد لە نێوان کۆمەڵە و دموکراتدا بەڵکو دواتر دەبینین لە نێوان کۆمەڵە و هیندێک بزوتنەوەی دیکەدا لە نێوان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە و هیندێک ئەحزابی کوردی و غێری کوردیدا هەر بۆیە ئەو فەزای سیاسی ئێران بەگشتی فەزای سیاسی کوردستانی ئێران بە تایبەتی لەو سەردەمانەدا لەژێر کاریگەری حیزبی پێشەنگ حیزبی پێشڕەو هەیە پێشڕەودایە کە خۆی وەکو پێشەنگ و پێشڕەوی کۆمەلگا و خەڵک دەبینێ و ئەحزابی دیکە کە دێنە ناوکایەوە وەکو لەمپەرێک لە بەردەم حیزبی پێشڕە و حیزبی پێشەنگ دەبینێ هەروەکو چۆن دواتیژوەکو باسم کرد لە دەرەنجامی ئەم فەزایەدا شەڕی نێوان
حزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە دێتە ئاراوە دواتر کە ئینشعابیش لە ناو حیزبانەدا ساز دەبێت شەڕ و پێکدادانی چەکداری لە نێوان باڵە تازەکانیشدا دێتە ئاراوە کەواتە مەسەلەکە تەنها سازبوونی حیزبێکی تازە و نامۆبوونی حیزبەکانی دیکە دەگەڵ حیزبە نوێیە یا کۆمەڵێک هۆکاری ئەم حیزبە نوێیە نییە دەگەڵ دژایەتەکان بەڵکو کۆمەڵێک کێشە فکری هەنا کێشەی ساختاری هەنا و کە بەشێکشی پێیوەستن بەو کولتورە سیاسی کە لە ئارادایە و دەبێتە هۆی پێکدادان و گرژی کە پێشاکیش دامەزرا بە هەمان شێواز بوو سەرەتا ئەوەی کە حیزبی کوردستانێکی دیکە دێ بۆ کوردستانێکی دیکە حیزبێک ساز دەکە ئەو کوردستانە مڵکی ئەمەیە حیزبی خۆی هەیە حیزبی ڕەسەنی خۆی هەیە حیزبی دیکە حەقی نەبێنێ حیزبی بۆ ساز بکە دواتر ئەوەی کە ئەم حیزبە لەبەرەوەی کە حیزبی دایک واتە پەکەکە پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانەیە ئەو حیزبێک کە داژمەزراوە بەشێکە لە کۆمپلۆیەک بەشێکە لە تەوتەیەک کە لە دژی حیزبە ڕەسەنەکان لە ئارادا هەیە ئەبوو جۆرە شتەکان گەڵاڵە دەکرێت و پێشکەش دەکرێت و ڕۆژ بە ڕۆژ ئەمەش فەزاکە دژوارتر و زەحمەتتر دەکا بۆ سازبوونی گوتارێکی تەندروست بۆی کە پەیوەندیکی تەندروستی تێدا ساز بێت بەڵام لە دوای کۆنگری یەکەم ئەو کاتی کاک حاجی ئەحمەدی پێشنیاری ئەوەی کرد کە نامەیەک بۆ حیزبەکانی کوردستانی ئێران بنووسرێ و لەو نامەیەدا هەم دامەزراندنی پێشاکەین پێڕا بگەێنرێت هەمیژەوەی کە ویست و داخوازی نزیکبوونەوە و دیدار و چاپێککەوتن مەترح بێ ئەو نامانە نووسران و نامەکان ناردران بۆ سەرکردایەتی حیزبەکان ئەوەندەی من ئاگادارم کە پێم وابێ ئاگاداریشم هیچ وەڵامێک ئەو کاتی بەدەستمان نەگەیشتەوە حیزبەکان پێیان وابوو ئەگەر بێت و پەیوەندیەک ساز بێ ئەم پەیوەندیە جۆرێک لە دانپێدانان دەبێ بە پەژاک ئەو دانپێدانانەش جۆرێک لە مەشروعیت دەبەخشێت بەم حیزبە بۆیە استراتیژی یا بڵین شێوازی مامەلەکردنی حیزبەکان لەو چوارچەوەدا بوو کە هەتا دەکرێت عدەمی ینی مەشروعیت زودایی بکرێت لە پەژاک مەشروعیەتی لێ بستێنرێتەوە یا مەشروعیەتی بە هەر چۆنێکی پێ نەدرێت هەر بۆیە ئەو قسانەی وەکۆی کەس ئەوانە بەشێکن لە سوپای پاسداران ڕۆژانە نان و خۆراک و چەک و تەقەمەنیان لە جمهوری ئیسلامیەوە بەدەست دەگا ئەوانە دوژمنی حیزبەکانی کوردستانی ئێران ئەمە دەبێتە گوتاری زاڵ کۆنگرەی دوو جیران دیسان لە کۆنگرەی دووشدا نامە نووسراوە ئەو کاتی دۆستێکی هاوبەشمان هەبوو کاک حاجی ئەحمەدی بانگی ئەو دۆستەی کرد کە ئەندامی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوو نامەی کاک حاجی بۆ سەرکردایەتی حیزبی دموکرات و بۆ کۆمەڵە ئەوانە برد ئەم نامەیەش بێ وەڵام ماوە لە کۆنگرەی سێ بەولاوە واز لەم تاکتیکە هێندرا بەڵکو ئەو دەحفەی گوتارێکی یا بڵین خیتابەتێکی زۆر تونتر لەلایەن پەژاکەوە بەرامبەر بە حیزبەکان دەستی پێکرد ئەو دەحفەی وەڵامدانەوە بە زمانێکی زۆر وشکتر زۆر برینگتر کە لە دەرەنجامدا فەزاکەی بەرەو قەیرانی زۆر قوڵتر و لە هیندێک شوێن تەنانەت مەترسی پێکدادان و ئەوانەشی لەگەڵ خۆی داهێنا بەڵام هێدیدی لە دوای ساڵانی دواتردا پەیوەندی لە ئاستی خوارێدا هاتنە ئاراوە دواتر گەیشتە ئاستی کۆمیتە مەرکەزی حیزبەکان هەتا ئاستی سەرکردایەتیش هیندێک جار دیدارەکان دەهاتن دەگەڵ هیندێک لە حیزبەکان هەتا ئاستی سەرکردایەتی دیدار و چاپێکەوتن ساز دەبوو بەشێکی زۆر لە دیدارەکان لە دەرەوەی وڵات بەڕێوە دەچوون چونکە بەشێک لە سەرکردایەتی حیزبەکان دەترسان کە ئەگە ئەو دیدارانە لە کوردستان لە بارەگای حیزبەکاندا بێ ئەندامان کادیرەکانیان پێ بزانن ئەمە جۆرێک هەزینەی بۆ ئەوان ساز بکە بەڵام پەژاک بەمانەشە ڕازی بوو بۆی کە وەزعیەتەکە لەوەی کە هەیە زیاتر پیچی دەتر و گرگینتر نەبێ بەڵام بەگشتی ئێستاکانە دەبینین ئەو فەزایە شکاوە و پێم وابێ بەشێک لە هۆکاری ئەم شکانەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە یەک لایەنەکان گوتاری پەژاگی تر وەکو گوتارێکی مەترسیدار لە بەرامبەر خۆیاندا نابینن دووهەم
پەرفۆرمانسی سیاسی نظامی پەژاک ئەم پەرفۆرمانسە سیاسی نظامیەی ساڵانی سەرەتای دامەزراندنی خۆی نییە و بە جۆرێک لە جۆرەکان هەم ئەوان خۆیان لە ناو پەژاکدا دەبینەوە هەم پەژاکیش خۆی لە ناو ئەواندا دەبینێتەوە و ئەمە ئەوە ئەگەر ئێزن بفەرمووی بیخینە دواتر ئەو بابەتێکی گرنگە ئەو پێرفۆرمانسە تازەکە پەژاک ئاراستەی کۆمەلگایەکات و بەڵام حەزەکەم لە کاک عەبدوڵای حجاب بپرسین کە باسی ئەو کە باسی استراتژی و بیر و باوەڕی پەژاک کرا یەکێک لەو خاڵانە کە خاڵێکی گرنگە لە ئەساسنامە یان با بڵێن ئەو دەستورەی کە پژاکەیەتی باسی ڕێفۆرم یا ئیسلاحی سیستەمی سیاسی و ڕووخانە ئێمە ئەبینین کە بە ئاشکرا باس لەوە کراوە کە ئەو سیستەما ئەبێ ئیسلاح بکرێەوە ئێمە ڕێگەی ڕووخان ناگرینە بەر هەنی تۆ کە ئەو کاتە بەشدار بووی جەناب تۆ کاتە بەشدار بووی و ئێسەیشی لەگەڵ بێ چون ئێسش هەر هەمان ئەو خاڵە هەر هەیە پێت وایە چەندێک ئەمە ینی بردی هەیە یا چەندێک لەگەڵ واقعی ژینگەی سیاسی لە ڕۆژەڵاتی کوردستان و ئێرانە ئەم بابەتە ئەکرێ ڕاز بێت یان ئەکرێ مەسەلەن چەندێک ئەتوانی حەقی پێ بە یا سەرنجی زیاتر بخەیتە سەری کاکە ببوورە ئەمە یەک دانا یەک شت بڵم پێشەکە کاک عەبدوڵا تووشی ئەو پرسیارە بێ شتێک بە ناوی ئیسلاح لە ناو پێڕۆپۆرگامی پەژاکدا وجودی نییە پەژاک لە پێڕۆپۆرگامی یەکەم هەتا پێڕۆپۆرگامی ئێستاکانەشدا باز لە تێپەڕاندنی نظامی سیاسی ئێران دەکا باز لە گۆزار دەکا ینی گۆزار لە سیستمی ویلایەتی فەقیه و گۆزار لە سیستمی گۆزار مەبەستم ئیسلاحاتی باش ئیسلاح جودایە نانا مەبەستە جودایە گۆزار جودایە مەبەست قەتعەن مەبەستەوە نییە مەبەستەوەیە کە ئایا دیارە لەوێ بە ئاشکرا ئەوە نووسراوە کە گوزاریش خۆی یەکێ لە مؤلفەکانی ئیسلاحی تر ئیسلاح بە معنای ڕێفۆرم نەک ئیسلاح تەڵەبی لە ئێرانە دیارە مەبەستەوە نییە فەرموو کاک عەبدوڵڵا زۆر سپاس پرسیارێکی گرنگە ئەوەی کەش من شاهدی بووم و شاهدی هەموو ئێستاش کەم تا کورتێک تاقیبی دەکەم وێژمانی سیاسی پەژاک لە ڕۆژی دامەزرانیەوە تا ئێستاشی لەگەڵ بێ هەندێک جیاوازترە لە وێژمانی سیاسی حزبەکانی تر من لە استراتێژی گشتی پەژاکدا بۆ لە بەرامبەر کۆماری ئیسلامی جیاوازیەکی بنەڕەتی نابینم لەگەڵ بەرنامەی حزبەکانی تر بەڵام وێژمانەکان جیاوازن بە چەند هۆیەوە یەکەن ئەوەیە کە ئەو نەسلەی کە پەژاکیان پێکێنا یا بەڵێن ئەو ژینگە سیاسی کە پەژاک تێدا پێکات لانی کەم بەرەیەک دوای ئەو وێژمانە یا ئەو ژینگە سیاسیە بوو کە حزبەکانی دیکە تێدا گەشیان کرد مەبەستم ئەوەیە کە وێژمانی سیاسی 20 ساڵ لەوە پێش لەگەڵ وێژمانی سیاسی 40 ساڵ لەوە پێش جیاوازە زۆر شتێکی ئاساییە کە چەمکەکان قسەکان هەڵوێستەکانیش بە شێوەیەکی جیاواز فۆرمۆلە بکرێن یعنی جیاوازیە کە لە شێوەی نەتەنیا لە شێوەی بیرکردنەوەدا بەڵام هەروەها لە شێوەی دەربڕینی بابەتەکانیشدا بەشێک ڕەنگە بگەڕێتەوە سەرەوە من ئەو قسەی کاک شەماڵ تایید دەکەم کە لە کۆنگرەی یەکەمدا بەحسێکی ئەوە هەبوو کە داخوا لە چارچێوەی سیاسەتی پەژاکدا کە ئەودەم بە فەرمی چون ئەودەم هەبوو حزب هەبوو بەڵام لە کۆنگرەدا بە فەرمی هەبوونی خۆی بەک حزبێک خاوەنی استراتێژی و بەرنامە بۆ داهاتوو ڕاگەیان لەوێدا ئەو بەحسە هەبوو بەحسێکی جدیش هەبوو لەوەدا کە هەڵوێستی ئەو حەرەکەتە لەسەر ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر پرسی شۆڕش پرسی ڕێفۆرم پرسی شەڕی چەکدارانە چ بێ لەوێدا ئەوەی کە من شاهدی بووم و بینیم و ئێستاش دەبینم لە سیاسەتی پەژاکدا بووە زۆر بەڕاشکاوی کوترەوە کە تێپەڕین لەو ڕێژیمە گۆزار لەو ڕێژیمە هیچ واتەیەکی دیکە نادە بێزگەلەوەی کە لە چارچەوەی ئەو ڕێژیمەدا ئەو پرس و داخوازە سیاسیانەی کە ئەو حەرەکەتایەتی ناگونجێت یعنی دەبێ ئەو حەرەکەت ئەو ڕێژیمە نەمێنێ گۆزار ئەو معنایە دەدا بەڵام گۆزار دەتوانێت فۆرمی جیاوازی هەبێ ئەوەی کە
تۆ بتوانی بە شێوەی خەباتێکی سیاسی بتوانی سیستمێک بگۆڕی ئەو شێوەیەکی گوزارە بتەوێت لە ڕێگای شەڕەوە سیستم بگۆڕی ئەو شێوەیەکی گوزارە بەڵام لەو دەمەوە تا ئێستاش من پێم وان نەبوو ئێستاش بەرداشتی من ئەوە نییە کە هەڵوێستی سیاسی پەژاک ئەوە بێ کە دڵی بەوە خۆش بێ لە کۆمەڵی ئیسلامیدا ڕێفۆرم دەکرێت یاوەی کە کۆمەڵی ئیسلامی ڕێگا دەدا کە حزبێکی سیاسی قانونی کورد لە چارچێوەی کۆمەڵی ئیسلامیدا بۆ سیستمێکی سێکولار کار بکە من پێم وان نییە کە ئەوەندە خاوی سیاسی لە حرەکەتێکدا هەبێ و لە پەژاکیشدا هەبێت کە بۆ چوونێکی وای هەبێ گۆزار لە ڕێژیم هەمێشە واتای ئەوە بووە کە ئەوان سیستمێکیان دەوێت کە بنەماکەی کۆمەڵگا بێ شیرازەی کۆمەڵگا ئەساسی ئەو سیستمە بیانی کۆمەڵگا بە بنەما بگرێ و لە ڕێگای کۆمەڵگاوە بەرەو سیستمێکی سیاسی جیاواز بچێت لەو سیستمەی کە ئێستا هەیە بەڵام وایك باسم کرد ڕەنگە شێوەی دابڕێنەکان جیاواز بێت ئەو وتارە سیاسیە کە ئەو حزب هەیە لەگەڵ وتاری سیاسی حزبەکانی دیکە جیاواز بێ بەڵام لە هەڵوێستەکانی گشتیدا من تا ئێستا نەمبینیوە کە لە هەڵوێست و وتارەکانی پەژاکدا شتێک کوترا بێت کە بە قازانجی کۆمەڵی ئیسلامی یا بەڵێن لە پێناو ڕاگررتنی کۆمەڵی ئیسلامیدا بێ ئەو ئەدەبیاتە تازە یا و ئەدەبیاتە جیاوازە کە ئەو باس لە ڕێفۆرم یا ئیسلاح یا گۆزار ئەکات ئێمە ئەبینین کە ئەو ئەدەبیاتە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەناو هێزە سیاسیەکانە نەبووە بەڕاستی ئەمیسا باس لە ڕوخان کراوە بەڵام دیارەوە خۆ شتێکی عیب نییە ئەگەر وایش بوو بێ ئێمە ئەزانین کە بەشێکی زۆر لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی باس لە گۆزار ئەکات باس لە هەرچەند گۆزار خۆی جۆری جیاوازی هەیە و ئەو ڕێگەی کە بۆ گۆزاری شەگرێتە بەر جیاوازە مەبەستەکە ئەوە بوو کە ئەو شتە ڕوون بکرێتەوە چون ئەو بابەتە هەیە سێشی زۆر من پێم خۆشەوەش لێ زیاد بکەم چونکە ئێستا بەڵێن بێژمانی سیاسی ئەدەبیاتی سیاسی هێزەکانی سیاسی دیکەش گۆڕانی بەسەر هاتووە یعنی ئەو چەمکانەی کە حزبەکانی سیاسی دیکەش بەکاری دێنن ئێستا هەرا و چەمکانە نین 40 ساڵەوە پێش بەکار دەهاتن شێوەی دەربڕینی سیاست یاوانش گۆڕانی بەسەر هاتووە من پێم وانە کە لە چارچێوەی گشتیدا لە استراتێژی گشتیدا جیاوازیەکی بەناڕەتی هەبێت چون هیچیان کۆمەڵی ئیسلامی بە مەشروع نازانن سیستمی سیاسی کۆمەڵی ئیسلامی سیستیەکی خاوەندا هاتوو نازانن هیچیان پێیان وانە کە لەو ڕژیمەدا لە چارچێوەی ئەو سیستەمەدا دەکرێت بە هیچێک لە مافە دموکراتیکان بگەیت بەڵام ڕەنگە جیاوازی لەوەدا بێت کە لایەنێک پێی وایە کە بە شار سبێنێ دەتوانێت بچێ و کارانیش بگۆڕێ و دەسەڵاتی خۆی دامەزرێنێ لایەنێک پێوە بێ نەدەبێت بە خەباتی جەماوەری بێ لایەنێک کە پێوە بێ دەبێت بە خەباتی سیاسی بێ لایەنێک پێوە دەبێت بە خەباتی دیپلۆماتیک بێ ئەوەی کە ئێستا ئێمە بینیمان بەتایبەت لە شۆڕشی ژنشیان ئازادیدا کە بوو بە هەنگاوە بوو بە قەڵەمبازێک بۆ لێکتر نزیکبوونەوەی حزبەکان پەژاک و هێزەکانی تر ڕاستیدا بە شێوەیەک شۆڕشێکی بەسەر بێژمانی گشتیە گفتمانی سیاسی زاڵ بەسەر هێزەکانی کوردی ڕۆژهەڵات داهێنا زۆر بەڕوونی دەری خست کە بەرنامەی حزبەکان چ بە شێوەی ڕاگەاندرا بێت چ بە شێوەی کردەوەی بێ تێپەڕبوون لە کۆمەڵی ئیسلامی گۆڕینی ئەو ڕێژیمەیە گۆڕین دەتوانێت بە شێوەیە جیاواز بێت بەڵام پێم وانە هیچیان دڵیان بەوە خۆش بێت کە کۆمەڵی ئیسلامی ڕێفۆرم بەکار بێت